سڵاو لە ئازیزان و خۆشەویستانی تۆڕی میدیایی ڤار لە هەر شوێنە جێگایەکەن سڵاوتان لێ بێتم کەتتان باش بێت. ئەمڕۆ یەکەم ڕۆژی نەورۆزە لە هەرێمی کوردستان کە شۆواکە بەرەو ناسەقامگیر بوو نەچێ وەکەوەی کە لە دنیا ئاماژەم پێکردبوو. ئەمڕۆ یەکەم ڕۆژی نەورۆز لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان بە شێوەی ناوبەناو باران بەردەوامە. ئێستا لە گەرمیان کە شۆوا کەشێکی سەقامگیرە لەگەڵ پارێزگای کەرکووک و پارێزگای هەولێرش بە هەمان شێوە لەگەڵ بەشێکی پارێزگای هەڵەبجە کەشەکە لە ئاساییایە، بەڵام ئەمە کاتی ئەم دۆخە پێشبینیمان وایە کە لە دوای نیوەڕۆی ئەمڕۆ کە ئێستا حاڵی حازر لە ناوچەکانی ناوەڕاست و خواروی عێراق باران دەستی پێ کردووە، ئاراستیان بەرەو ناوچەکانی هەرێمی کوردستانە. لە دوای کاتژمێر 3 بۆ 4 ئێوارەی ئەمڕۆ ئەگاتە هەرێمی کوردستان و بە شێوەی ناوبەناو ئەگەری بارانبارینی زۆر باشەیە. جا داواکارم لە خەڵکی خۆشەویست ئێستا بەشێکی زۆری لە دەرەوەی و خەریکی سەیرانکردنە لە دوای کاتژمێر 4 بگەڕێنەوە نێو ماڵەکەیان، چونکە ئەگەری باران هۆرە بروسکە و تەرزەی لە ناکاوەیە لە سەر تاسەری ناوچەکانی هەرێمی کوردستان بە شێوەی ناوبەناو واتان دەکات کە شۆواش ئاسایە بێتەوە. بۆیە ئێوارەی ئەمڕۆ هەتاوەکو ئەمشەو هەرێمی کوردستان لەژێر کاریگەری بارانی ڕەحمەت و بارانی زۆر باشە. بە هەمان شێوە سبەینێش 22/3/2026 لووتکەی شەپۆلەکەی و لە هەموو ناوچەکانی کوردستان ئەگەری بارانبارینی زۆر باشەیە و بە هیچ شێوازێک گونجاو نابێ بۆ چوونە دەرەوە و سەیرانکردن. وەڵڵاهو ئەعلەم، هەر شاد بن.